خاڵێکی تر بریتێ لەوەی کە دڵت خۆش بێ بە سەرکەوتنە بچووکەکان. باوکی من ئەمڕۆ سەعیەکەەوە مەزبوطی تاوا کردو دەستپاسیشی خۆی لەسەرکە الحەمدولله مەزبوط بووین وەی تەشجیعی بەیانی جوابی چکە نەفسی تۆ چەند بەشێکە بەشێکی ئەڵێ مناڵیش دایمە حەزی لە چی ئەڵێ دەست خۆش ئافرین حەزی بەمەیە ئەی بابەکە ئەمڕۆ ئیشەکەو بە مەزبوطی کرد دەستخۆشی لە خۆتکە سپاسی خۆی لەسەرکە. ئەگەر هەفتەیەک بە مەزبوطی ڕۆشتووی هەدیەکی خۆ بکە هەدیەکەی خۆ دەکرێ خەونا ئەکرێ کتێبێ بێ ئەکرێ ناخواردنێ بێ ئەکرێ شەربەتێ بێ ئەکرێت چوون بۆ لای نەفرێک بێ وهاکەز. باش خاڵێکی تر بریتێ لەوەی کە جارێکی تر بڕۆیتەوە بە جەدۆلەکە تا بزانی باڵانست باش ڕاگرتووە یان خراپ ڕاگرتووە چکە هەندێک جار لێرەش جەدۆلەکە جارێکی تر تێگەچ. باش ئەڕۆینە مەرحەلەی ئەخیر و مەرحەلەی وەحشەکەیە. مەرحەلەی وەحشەکە چیوەیە؟ وزاریە. چەند کەس لێ سۆر ڕاحی لە وزاری چوە؟ ینی ئەترسە لە وزاری لە ئێستەوە کچەکانە بێت زۆربەی وایە چۆن؟ تەمام فعلا وزاری سترێسە. ئەگەدار بن ئێمە غەڵەت لە سترێس تێگەیشتوین. باوکی من سترێس نەبێ ئینسان جدیات نایگرێت لە ژیانی. من سترێسی ئەوم نەبێ ساعات دەونی و مەحاضەڕەمە ساعات دەرەچم لە سلێمانی. ئێوایەوە نییە سترێسی ئەوەت نەبێ بەیانی ئیمتیحانە سەعی ناکەی. سترێس نۆرمەڵە. کام سترێسە نۆرمەڵە کام فشارە نۆرمەڵە. ئەو فشارەی کە وام لێکە هەوڵ بم باشتر بم ئەوە نۆرمەڵە. ئەو فشاری وام لێکە ئەژنۆم بشکێ لە شوێنی خۆم نەجوڵەم ئەمە باش نییە. ئۆکەی ئەو هەشە من دایمە بە هەندێک کەس ئەڵێم ئەڵێم هیچ سترێسی نییە لە ژیانە هیچ شتێ قەلەقی ناکە یا هیچ شتێ دوا کەوتووە لە کۆبنەوەی گوێی نایەتی کورە سوزانم فڵان وای لە خاڵشە نایە ئەڵێم ئەو ڕۆژەی سترێسیان دابەش کرد ئەو لە ماڵەوە نەبوو بەس براکەی زۆر سترێساییە ئەو بەشی ئەویشی وەگرت. هەندێک کەس بە شخصیاتی وایە. ئۆکەی باش یەکێک لەو هەڵانەی لە قۆناغی پێنجەمایکەین قۆناغەکە ناوی قۆناغی سەرکەوتنە یان خوا نەخواسە عەرەبەکەڵێ عەدەم التەوفیق ینی نەپێکان جوانتر وایە بڵێن نەپێکان نەک فەشەل نەپێکان. ئەگەدار بن کاتێک بێشێگەڵێن شکست خواردوو کە هەوڵ نەدا چ کاتێک بێشێگەوترێ شکست خواردوو هەوڵ نەدا مادەم هەوڵە داتەوە ئێوێ هەستێتەوە پێڵی نی پێکاوە نەکرێبی پێچێتەوە. باشە برام ئەگەداری مستەڵەحات بن چۆن لەگەڵ خۆتان قساکن. باش هەڵەیەک لەو هەڵانەی لەم قۆناغەیەکەین چییە؟ نزیکی امتحانە بێتەوە تەمان دڵە ڕاوچێ زیا ئەکا ئەو دڵە ڕاوچێ بە زوای لێکە ئەژنۆیشکە جاری وای ئەو باش نییە ئەژنەوتمانەوەی دەفعتەکە سەعی بکەی باش ئەزەوی ئەژنۆ دەشکە و تاقت سەعی و نایەڵێ و قەلەقەکە و زیاکە ئەمە کێشێ ئەمە کێشێ. یەکێکتر لە هەڵەکانەوەیە کە تووشمانە بێ ئیتر وازەیەنێ پلانەکانی جێبەجێ ناکات جەدۆل ئیهمالەکە سەعی ڕۆژانە دەستکاریەکە خەوزیاکە تێکچوونی نظام. باش ئەمە هەڵەکان کێبەرشیەکانی کە تووشمانە بێت چیە ناڕەحەتەکان یەکەم قسەی خەڵک لەگەڵ پروپاگەندە ئەم ساڵ وزاری وابێ ئەم ساڵ درێژەکرێتەوە ئەم هەموو ساڵێ ئەم قسانە نەبیستن. یەکێکی تر لە ناڕەحەتەکان چییە؟ مجتەماع و کۆمەڵگا زەختی لەسەرێتی دایکی بەتەمایە کوڕەکەی چەنی بۆ بێنێ 98 ئەم بای 78 سعی نەکردەوە بەس باوکی بەتەمایە بینێرێتە چۆ سایدە لە خاڵی بەتەمایە بچێت ئەمە بێتە زەختی کۆمەڵگا. من دایمە بۆ تەلەبانەی کە بۆ لامیان قوتابی ئەڵێ کاک تۆ ژیاناخت دەی باوک مەڵێ نەشتێوێ نابێ یا مەسەڵەن عاجزە بم ئەڵێ بابە تۆ دەرەجەکە بێنە ئەوی لە مێشکتایە هەوڵ بە بی پێشی ڕۆژی پڕکردنەوەی فۆڕم خۆ باوکە بەسەر سەرتەوە نییە پرس و ڕایەش بە دوو کەسی خەبیر بکە ئەگەر ئەو بەشەی خۆ باشە بیکە بە یەکەم دانە ناوە هاتەوە هاتە نەهاتەوە تاوە وایەوە نییە. ئەگەر تۆ ئازای نمرەکە بێنە جارە با شەڕی نمرەکە بکەین. باش قورساییەکی تر بریتێ لە چی؟ خۆ ئامادەکردنە بۆ وزاری. باش چارەسەرەکانی ئەم قۆناغە تەوان قۆناغی ئەمە مانگی 4 بەدواوەیە لە بینی 4 بۆ 15-6 ئەوانە کە تۆ ئیمتیحانی وزاری دێ ئەگەر بتوانی دوو مراجعە بکەیتەوە خراپ نییە ئەگەر فریا بکەیت ئەگەر کاتە ئەگەر کاتیش نەبوو خۆ تۆ ئیمتیحانی 62 کە ئەەکەی ینی کۆرسی دووەم کە ئەەکەی هەر بۆ خۆی مراجعەیە وایە یەک مراجعی ئضافی بکە ئەو کات یعنی یەک مراجعی کاتی ئزمنانەکە بکە. خاڵی دووهەم باوکی من لە کاتی مراجعەیە یەک تێبینی زۆر گرنگە من بە ئێوەی بڵم هەندێک تەلەبە ئەڵێ ئەحیا 15 ڕۆژ و چیمیا 16 ڕۆژ ئەخە باوکی من تۆ بە حساب کە 50 ڕۆژ دێ یا 40 ڕۆژ دێ یعنی تۆ ئەمەیشی 15 دێ بەمانە ئەی سێ دەرسەی زمانەکە خۆوانیش سەڵتیان لەسەرە وانییە نە هەڵەیە وا بیرکەیتەوە. یەکەمینی کە تۆی مراجعەکەیتەوە ناوی بەسەرچوونەوەیە
یعنی چی بەسەراچوونەوە یعنی تۆ بیناکە و دروست کردووە بلۆکەکانت داناوە لە بغت کردووە هەمووی کردووە یەی بزانی خەلەلی دیار چی هەیە چاچیەکەیتەوە بەسەر هەمیا چیتەوە یعنی ئەم کتێبە تۆ هاوین خلانەی خوێندبێت وایە ئەگەر هاوینیش لابین تۆ لە پۆلای گوێت لە مامۆستا گرتووە قەرار وایە باش گوێ گرت بێت هاتوویتە تۆ مراجعە و کردوتەوە وانە امتحانی مانگانەیان ڕۆژانە لەسەر کردووە کۆرسی شت کردووە یعنی 4 جار بینیوتە یعنی مەفروض وایە قەرار وایە هەر چاپتەرێ هەر کەرتێ تۆ چەند جار بینی بێتە تقریبی 4 جار بینی بێت وایە یعنی ئەمە پێنجەم جارە یا شەشەم جار تۆ مراجعەکەیتەوە معقول نییە باوکی من پێنجەم جاری سعیکردن لە یەکەم جار زیاتری پێ بچێت یعنی ئەگەر یەکەم جار بۆ کەرتێک 3 ساعتم پێچوو بێ نابێ ئێستا سێم پێ بچێ ئەوێ یەکم پێ بچێ 45م پێ بچێ 45 دقیقە ساعتێک وایە عادەتەن یەک لەسەر 3 و پێ بچێ باش تۆ گەر وا لێکی بیتەوە ئەحیا چەند کەرتە سی کەرتە وانە با بڵێن سیە باش سی کرد ئەگەر هەر کەرتەی بە پرسیاری وزاریەوە بە پرسیاری ڕێبەریەوە بە سەعی کەرتەکە خۆیەوە هەر کەرتەی 3 ساعتیشی بینی ئەمە وتمان تقریبا ساعت نوێژ بێجێ ئەگەر هەر کەرتەی 3 ساعتی بینی باشە سی کەڕەتی سێ کاتە 90 وایە باش تۆ لە ئیزننا نابێت چەند ساعت سعی بکەی ئەکرێ لە ئەبێ نزیشی 12 ساعت سعی بکەیت چەند 12 ئیزن دراویشت نییە و فێری سعی بووی 10 بۆ 12 سعیەکەی باش ئەگەر با بڵێن وتمان 90 ڕۆژی پێچێ وایە 90 تەقسیمی 12 کاتە چەند حوت و نیو وایە حوت و تۆ بڵێ 8 ڕۆژ یعنی ئەگەر بە ڕقەم حسابی کەی 8 ڕۆژ بەسە کاکە با نۆبێ تۆ معقول نییە 16 داوەت هەیە ئەی تۆ دەرس مەبەستم لە فکرەکە ئەوەیە باوکی من فکرەکە ئەوەیە کەمە بیگەنم ئەبێ حسابی دەرسەکانی دەکەی چونکە چۆن کیمیا سەتی لەسرە باوکم بە کوردیش سەتەکە بێنی دەرەجەکەت بەرزە بێت لە ئینگلیزی سەتەکە بێنی لە عەربیەکەش ئەی نەشتە هەمی بۆ شازێ بۆ ئەمە یەکێکە لە خاڵەکان خاڵێکی تر لە چارەسەرەکان ئەوەیە واقعی بە توانای خۆت بزانە باوکی من والله عیبە نییە تۆ زۆر شت نێزانی ئێستا مەسەلەن من لە دووگۆڵیا خراپم هەر لە مناڵیەوە لە دووگۆڵیا باش نیم لە دیفاعیا باشم لە بەرۆی قاچی خەڵگەشکەرم نەک لە بەرۆی تۆپەکە باشەکردم لە بەرۆی ماشەڵڵا کەتەوە زلم هەر لە مناڵی شەوا بووم قاچی خەڵک مەشکان لەکن لە دووگۆڵی نازانم بەڕێی ئێوە حەیان چووە عیب نییە من لەمە نازانم بەس لەوی تێنازانم تۆ هەموو توانەکانی خۆت جۆتکە هەموو هەوڵەکانی خۆت بدە بە مەزبوطی هەوڵە بیەنەوە گەنەڵەکانت چاکەرەوە نەتیجە عایدی بەشەر نییە من نازانم ڕۆژی ئیمتیحان چیت لێ دێ خۆشت نازانی چیت لێ دێ تۆ هەوڵی خۆت بدە نەتیجە ئەوەی هاو الحەمدولله وە بەرپرسیارەتی نەتیجەکە هەڵگرە ئەم قسەیە زۆر جوان لێی تێ بکە زۆر کەس هەیە پۆلی 12 تاوا کردووە بەداخەوە نظامی 12 لە وڵاتە سەقەتە بەداخەوە بێ دەستکاری بکرێ بەداخەوە تەلەبەیەکی زۆر تووشی عقدەی نەفسیە بێ لە ژیانیا بەداخەوە زۆر بەداخەوە چ من لە عیادەیان بینم کابرا 40 ساڵە عقدەی پۆلی 12 لێیەوە هەر لێی نەبوت حەق وایە لە کتێبەکانی نەفسە علمی نەفسی عالەمیە بنووسین 12 great conflict حەق والله بنووسی عقدەی پۆلی 12 عقدەیە تایمەوە تۆ تێی نەپەڕانەوە باوکی من کە بەرپرسیارەتی کشتەی هەڵگر ئیتر عقدە نادروست نابێت یعنی چی بەرپرسیارەتی یعنی من ئەمە نەتیجەکەمە ئەی کەمە هەوڵە دەم ساڵێکی تر یان ئەڕۆم ئەوە پێوتر بەرپرسیارەتی باشە نەتیجەکەش بێ قبولکە ڕاستە جاری وایە دەفتەر نازانم وای لێ و دەرەجەکە وایە ئەکرێ هەموو ئەمانە ڕووبا یەجوز هەموو ئەمانە احتیمالە بەس ناکرێت لە سانەوەی تەلەبە وابێ ناکرێت لە 100 تەلەبە یەک تەلەبە وای لێ بەرپرسیارەتی نەتیجەکە دەڵگرە نەتیجەکەتش قبولکە شخصیات و کەرامەتی ئینسان بە دەرەجە نییە نەوەی سەتە هێنێ زۆر ئینسانێکی باش و چاک و پاک و دیندار و لەخوا نزیکە نەوەشی شەستە هێنێ ئینسانێکی خراپ و واوە ناوانێ پێوەرێکی بەشەریە لە وڵاتی تۆیە دروست کراوە بۆ ئەوەی بڕۆیتە زانکۆ یا پەیمانگە ئەو دەرەجەیە قبولمانە خراپە باشە ئێستا ئەمە هەیە تەمام باشی تۆ لە ژیانە عیلاقەی بە ڕەفتارتەوەیە چۆن مامەڵ لەگەڵ خەڵکەکەی چۆن قسە ئەەکەی چۆن بەدەمەوە خەڵکەبی چەندێک بەڕەحمی چەندێک ئینسانی چەندێک دڵت بۆ یەکێک لێ ئەدا کە عەزیێت دراوە تەعزیب دراوە مافی خوراوە لێی هەڵدراوە تێی هەڵدراوە باشە ئەو ئینسانێتەکەی نەگە ژەمە دەرەجەکە بەشێکە لە ژیان ناڵین گرنگ نییە
جا خۆ گرنگ نەبێت نە مەکتەبی بۆ دانین و نە مامۆسایێنین و نە منیەم و گرنگە بەس بەشێکە لە ژیانتان ئەو قسەیەوە خۆی وەرگرت باوکش بەشێکە لە چی بەشێکە لە ژیانتان ئەوەی کە ئەمڕۆ من لە خزمەت جەنابتانە لەم سەعاتەی کە جارێکتر من زۆر سپاسی ئیدارەی ئامادەی کلێڤەر و مامۆستایان و بەڕێوەر و هەموو ئازاناکەم کە ئەو دەرفەتیان بۆ من ڕەخسان بۆ دەرفەتەشان بۆ ئێوە ڕەخسان کە بەیەک بگەین و لە خزمەتانە بین هیوادارین ئینشاءڵڵا ئەم محازەرە و ئەو محازەرانەی تر کە مامۆستاکانتان و دڵسۆزەکانتان پێتان ئەڵێن یەکێکیان بەشێکم بێتە جێی سوود لە مێشکی تۆیە بزرنگێتەوە نەک بۆ پۆلی دوانزە بۆ دوای پۆلی دوانزەش بزرنگێتەوە خۆ ئەگەر بتانەوێ وەڵڵاهی پۆلی دوانزە زۆر شتان فێرەکە زۆر دەرستان فێرەکە بەشێک لە دەرسی جددیات لە پۆلی دوانزەوە فێرە بن بەشێک لەوەی کە وەقت گرنگە لە پۆلی دوانزەوە فێرە بن هیوادارم پۆلی دوانزە ئەومان فێر بکاوە ئەوتان فێر بکاوە و نەتیجەکانتان ئینشاءڵڵا بەدڵی خۆتان بێ بەڵام هەوڵەکانیشتانە بێ بەڕاستی بە پێی نەتیجەکان بێ کاتانوێ هەوڵەکانیشتان بە پێیەوە بێ و جارێکی تر من زۆر سوپاستان دەکەم و هیوادارم سەرکەوتوون و خوای گەورە موفقتان کە و خواتان لەگەڵ